ئیشی شانۆی هاوڕێیانی گەزیزە لە چالاکیەکانی ڕۆژی جیهانی شانۆدا نوێترین بەرهەمیان بە ناونیشانی ژێ و پێ کە لە نووسینی دکتۆر سەردار مەحموود و دەرهێنانی ڕێباز محەممەد جەزایان نمایش دەکەن. ئەوە تۆ بوویت وتت ئەم جارەش فریوتدا. 27 هەموو ساڵە یادی ڕۆژی جیهانی شانۆیە. ئێمەش بۆ ئەم مناسبەیە بەگشتی بەلامانەوە پیرۆز و گرنگە بڕیارمان ئەم ساڵۆک و تیپی هاوڕێیانی گەزیزە کە شتێ بکەین هەم جیاواز بێ هەم بۆ شانۆکەی ئێمە لە ئێستاکە پێویستێکی گرنگە. ساڵانێکی زۆر ئەم یادا ئەکرێتەوە تەنها ڕۆژێک دوانەوە ئەکرێت و بەڕێیەکە و دوای نامێنێتەوە. ئێمە بیرمالێکە چۆن بتوانین بلانی کەم بەرهەمەکانی تیپ هەم سەیفکەین بیپارێزین و هەم بتوانین ئەرشیفێک بۆ خۆمان دروستین کە لە پاڵ ئیشە پراکتیکیەکانمانە باغ بە ئیشی تیۆریشمان بین. ئێمە بە ناخودایی سد گەزیزە مامۆسای گەورەمان توانیمانە ئەم تیپا بە شێوەیەک بخینە سەرسکەیە کە زیاتر لایەنە تیۆریەکەشی فرامۆژ نەکەین و لایەنە پراکتیکیەکەش. ئێمەوەکو هاوڕێیانی گەزیزە لە دەمێکە بیر لەم مۆزوع ئاکەینەوە چۆن بتوانین ئەو نمایشانی کە هەمانە هەم بە تیۆری هەم بە پراکتیک بیان پارێزین. بەڵام دوای ئەوەی کە من بۆنێ هاتە پێشەوە بڕیارماننا لە 27 سیاوێ بۆی پەیامەکە گشتگیرتر و وازەحتر و ڕوونتر بێت و بە بینەری خۆمان بڵین ئەو نمایشەی کە بینی و ئەچیتە دەرەوە بە توێژینەوەیەکی زانستی کە هەموو بنەما زانستیەکانی تیۆری تیا هەیە وا بکەین هەم بەرهەمەکە کار ئاسانی بکەین بۆ وەرگر و بۆ وێخێنەر و بۆ ئەوانی کە لە بواری شانۆیان کارەکەن سوودی لە وەرگن. بۆ ئێمە بڕیارمانە لە پاڵ ئەم بەرهەمەوە کە نمایشێکی شانۆیە خۆمان بپارێزین خۆمان سەیف بکەین خۆمان بهێڵینەوە هەم بە شێوی بینرا لە ڕێی تەسویرەوە یاخود لە پاڵیشە لە ڕێی کتێبێکەوە کە توێژنێکی زانستیە و باز لە ئەلف تایە ئەم نمایشە ئەکا چۆن بەرهەم هاتوواتە چۆن دەستمان پێکرد و چۆن نمایشمان کرد کە لە ئێستا ئامادەیە و لە چاوەڕوانی بینەرەکانمانین. ئەم نمایشەی ئێمە لە دقێکی دکتۆر سەردار مەحموود سەعیدەوە وەرمانگرتووە. ئەم دقە پێش 21 ساڵ لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە فیستیڤاڵی ساڵانی ئەوێ ساڵی 2002 نمایش کراوە. من ئەو کات خوێندکاری پەیمانگا بووم. ئەگەر بڵم دە نمایش وابزام ئەگەر هەڵە نەبم زاکیرەم خیانەتم لێ نەکا. زیاتر لە دە نمایشکە من هەر دە نمایشەکە لێ بووم. پێشتریش کە هەوڵما لە ڕێی دکتۆری عزیز کە و سەوانین واندنی پێوتین دقەکەم خوێندەوە. لەو کاتۆم دقە لەگەڵم هاتووە کە بەڕای من ئێستا بەردەوامی هەیە و هەتا ئەمڕۆژ لەگەڵمانە هاتووە هەمان دقە بۆیە کە ئەگەر سەیری بکەی وەکو زۆر لەوانی کە هاتوون سەردانیان کردن پێماڵێن هەمان ژێوپێ بەڵام گەورە بوون. لە کاتێکە کێمان ڕۆژانەوەکو تیپ خسمانە بەردەستی بەشی شانۆ لە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەر و بیزاد و بە تایبەتی بەڕێز کاکتایەر و ئەوستافە بەڕێزەی کە لەوێن زۆر بەدڵخۆشی و پێشوازیان لێکردوە بەڕاستیە توانین بڵین ساحەبێتیان کرد کە نەیان هێش پرۆژەکە هەتی و بکەوێ ئەما بڵێن بێکەس بکەوێ بێناس بکەوێ نازیان کێشا و توانیان ئەم ڕۆژە دروستکەن بۆ ئێستا توانین بڵێن بەردەمێکی هەردوو لامانە ئێمە کۆشەکەمان کرد ئەوانش پشتگیری و هاندان و هەتا بەرهەمهێنانی ئیشەکەش کەوتە سەر ئەستۆی ئەوان.